بە درێژایی چەندین دەی ڕابردوو پارێزگای کەرکووک و نەوت و سامانە سروشتەکەی هۆکاری سەرەکی شەڕ و ناکۆچەکانی نێوان هێزە کوردیەکان و حکوومەتێک لە دوای یەکەکانی بەغدا بووە، بەڵام ئێستا سەرەڕای بەردەوامی ناکۆچەکانی هەولێر و بەغدا لەسەر خاک و نەوتی کەرکووک ناکۆچی و ململانەی ئاشکرای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیشی هاتۆتە سەر. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ناکۆچەکانی یەکێتی و پارتی لەسەر نەوتی کەرکووک وەکو ئەم چەند مانگەی ڕابردوو هەستی پێ نەکراوە. کارگەیشتۆ تا هەستێک پارتی دەڵێ لەسەر داوای یەکێتی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد حکوومەتی عێراق ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدای لەسەر پرسی نەوتی کەرکووک هەڵوەشاندۆتەوە. بەپێی زانیاریەکانی پێم هەناردەی نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهان ڕاگیراوە، هەرچەندە بەرپرسانی کۆمپانیای نەوتی باکوورەڵێن هۆکارەکەی بۆ کێشەیەکی تەکنیکی دەگەڕێتەوە، بەڵام ئاماژەکان بۆەوە چەندی سانەوە ناکۆچی نێوان یەکێتی و پارتی لە پشت ڕاگررتنی نەوتی کەرکووکەوە بوون. ئەم قسانە لە خۆڕا ناکرێن، چونکە بەپێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان شەوی ڕابردوو هێزێکی تایبەت کە خۆیان بە پۆلیسی پاراستنی نەوت و گازی هەرێم ناساندووە لە هەولێرەوە بەرەو چەلگە نەوتیەکانی ڕۆژاوای کەرکووک بەڕێکەوتوون، بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی هێزەکە لە چەلگەی نەوتی هاڤانە لەلایەن هێزێکی تایبەتی سەر بە یەکێتیەوە ڕێگریان لێکراوە. دوایەوەی بۆ زیاتر لە کاتژمێرێک لە بەرامبەر یەکتر وەستاونەتەوە، دواترەوە هێزەی پارتی گەڕاونەتەوە بەرەو هەولێر. هەرچەندە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم زانیاریانە ڕاگەیاندە سێبەرەکانی پارتی زانیاریەکانیان ڕەت کردەوە کە هیچ جۆرە هێزێک بۆ ئەو ناوچانە جوڵەی پێکرابێ. هاوکات فەرماندەی پۆلیسی پاراستنی دامەزراوە نەوتەکانی هەرێمی کوردستانیش بێئاگایی خۆی لەو ڕووداوە دەربڕێ و لەو بارەوە وتی هیچ پۆلیسێکی سەر بە هەرێمی کوردستان ڕەوانەی چەلگە نەوتیەکانی کەرکووک نەکراوە. لە ماوەی ڕابردوودا وەفدێکی باڵای پارتی سەردانی بەغدای کردو، دوای گەڕانەوەیان بۆ هەرێم ڕایانگەیان لەگەڵ بەغدا لەسەر هەناردەکردنی نەوتی کەرکووک ڕێککەوتون. ئەوەش نیگەرانی سەرکردەکانی یەکێتی لێکەوتەوە و هێرۆ ئیبراهیم ئەحمەد نامەیەکی بۆ حکوومەتی عێراق نارد و هەریەکە لە مەڵبەندی کەرکووکی یەکێتی و فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی عێراق پشتگیری داواکەی و بەرپرسی حیزبەکەیان کرد لەبارەی هەڵوەشانەوەی و ڕێککەوتنە نەوتیە لەبارەی هەناردەی نەوتی کەرکووکەوە کراوە. بەڕای چاودێرانی سیاسی سەرڕای ناکۆچیە کۆن و تازەکانی نێوان پارتی و یەکێتی لە ئێستادا دەوڵەتی ئیقلیمی لە ڕێگەی هێزە کوردیەکانەوە شەڕی بەرژەوەندیە باڵەکانی خۆیان لە ڕووی یابووری و سیاسیەوەکەن. ئەوە شێندەی تر مەترسی لەسەر دەستکەوتانەتەوەی و سیاسیەکان هەرێمی کوردستان دروستەکات و ئەگەری قوڵتر بوونەوەی کێشەکانی نێوان یەکێتی و پارتی لێ چاوەڕوان دەکرێت. بۆیە داهاتوو وەڵامی و پرسیارەداتەوە کە ئایا پارتی و یەکێتی دەتوانن ناشتەوایی و ڕێکەوتنی استراتیژی نێوانیان درێژە پێ بدەن و سامانی ژێرزەوی کەرکووکیشی لە ناوخۆیاندا دابەش بکەن، یان بە پێچەوانەوە لەسەر نەوتی کەرکووک گۆمی ناکۆچیەکانیان قوڵترەکەنەوە.